25 نۆڤەمبەری هەموو ساڵێک لەلایەن نەتەوەیەکگرتوەکانەوە بە ڕۆژی جیهانی توند و تیژی دژ بە ژنان دیاری کراوە. لەو ڕۆژەدا لە هەرێمی کوردستان چەند چالاکیەکی جیا بەڕێوە دەچێت. ئامارەکانی توند و تیژی دژ بە ژنان لە هەرێمی کوردستان لەم ساڵدا بە بەراورد بە ساڵی 2019 کەمی کردووە. لە 9 مانگی سەرەتای ساڵی ڕابردوودا 30 حاڵەتی کوشتنی ژنان لە هەرێم تۆمەرکراوە، بەڵام ئەم ساڵ تەنها 4 حاڵەت هەبووە. خۆکوشتنی ژنان لە ساڵی ڕابردوودا 46 حاڵەت ڕوویداوە، بەڵام ئەم ساڵ تەنها 17 حاڵەت تۆمارکراوە. سەبارەت بە حاڵەتەکانی خۆسووتان لە 9 مانگی ساڵی ڕابردوودا 81 حاڵەت تۆمارکرا بوو، بەڵام لە 9 مانگی ئەم ساڵدا تەنها 32 حاڵەت تۆمارکراوە. لەگەڵ کەمبوونەوەی توند و تیژی دژ بە ژنان لەم ساڵدا سکاڵای ژنانش کەمی کردووە. بە جۆرێک لە ساڵی ڕابردوودا 8527 سکاڵا تۆمارکرا بوو، بەڵام ئەم ساڵ 6317 سکاڵا تۆمارکراوە. بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرایەتی توند و تیژی دژ بە ژنان بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا بە هۆکارێک دەزانێت بۆ تۆکمەکردنی خێزانی کوردی. لە زۆربەی وڵاتان ئاماژە بۆ دەدەن کە ئامارەکان ڕوو لە زیاد بوونە، بەڵام ئەگەر سەیری ئامارەکانی هەرێمی کوردستان بکەین، ینی بۆ ئێمە ئەگەر بۆ 10 مانگ سەیری بەراوردی کەین بە 10 مانگی ساڵی ڕابردوو، دەبینین ئامارەکان لە هەرێمی کوردستان کەمی کردووە سەرجەمی، ینی هەر لە سکاڵا تۆمارکردن، هەر لە کوشتن، خۆکوشتن، خۆسووتان، دەبینی سەرجەم ئامارەکان کەمی کردیە. ئامینداری ئەنجومەنی کاروباری خانمانش لە هەرێمی کوردستان ئاماژە بۆ دەکات ئەم ساڵ لە 25 نۆڤەمبەر بەهۆی ڤایرۆسی کۆرۆنەوە چالاکیەکان سنووردار دەکرێن. ڕێژەی توند و تیژی ئەرکی حکومەتە و ئەرکی دامەزراوەکانی تریشە، ئەبێ دامەزراوەکانی تریش هاوکار بن لەگەڵمان، بە تایبەت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، دامەزراوەکانی تری ناو حکومەت و هەروەها ئەو پلانێک کە ئەندرێتن لە پلاندانان، ئەبێ بودجەیەکی تایبەت بۆ خانمان بۆ ژنان دابین بکرێت. لەگەر دابینکردنی بودجەی تایبەت ئەبێ لە ناو پلانەکە ئێمە هەبین تا بڵێن ئۆکەی وەکو حکومەت ئەو قەزیەیەکی جددیەوە بە ئیش لەسەر بکرێت. نەتەوەیەکگرتوەکان 25 نۆڤەمبەری هەموو ساڵێکی بۆ ڕۆژی جیهانی توند و تیژی دژ بە ژنان دیاری کردووە. هەموو ساڵێکش دروشمێکی بۆ دیاری دەکات. ئەم ساڵ بە دروشمی بەخشین، وەڵامدانەوە، پاراستن و کۆکردنەوە ئەو یادە دەکاتەوە. ساڵانەش لە هەرێمی کوردستان 16 ڕۆژ چالاکی جۆرە و جۆر ڕێکدەخرا، بەڵام ئەم ساڵ بەهۆی پەتای کۆرۆنەوە چالاکیەکان سنووردار دەکرێن. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.